بۆ ئەوە زیاتر هۆشیاری ناڵێن هۆشیاری نییە ناڵێن کارەکراوە بەڵام بتوانین ناوەندەکانی خوێندنمان بە تایبەتی ئاستی ئامادەیەکان یان قۆناغی ئامادەیەکان کۆمەڵێک دیاریدەی لێ سەری هەڵداوە بتوانین چارەسەری بکەین یان نتوانین هۆشیاریە بڵاوکەنە ناو قوتابیان و قوتابیانی خۆشەویستی خۆمان. ئەمڕۆ لە ئامادەی سەروان کە دەست بۆ هەڵمە نەکرا دەبوایە جەنابی وەزیری شتێرا بوایە بەڵام خزانێک دروست بوو مامۆستەکەن نوێنەرایەتی جەنابی وەزیر دەکات و ئەو مناسەباتانە گرنگیەکی خۆی هەیە تایبەتمەندی خۆی هەیە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چ وەکو پیشەی و سەردیکەکانی شەڕەوە کار و چالاکیانی ئەوەیە هۆشیارکردنەوەی خەڵک و یەکۆڵینەوەکردن لەو دیاردەمیانە کە ڕۆسەری هەڵداوە. ئەمڕۆ کە بە یەکەم بابەت دەستی پێکات هەڵمەتی هۆشیارکردنەوەی قوتابیان و گەنجان و ناوەندەکانی خوێندن بە مادە هۆشبەرەکان بە تایبەتی ئەبینین حکومەتی هەرێمی کوردستانیش پێشماوەیەک کۆنفرانسێکی فراوانی کرد لەسەر ئەو بابەتە لەسەر مادە هۆشبەرەکان و بەوە ناونرا کە جۆرێکە لە ئەنفالکردن لە جۆرێکە لە شایەتیکردنی هەرێمەکەی ئێمە کە ساڵانی ڕابردوو لە ڕێگەی ئەنفال و کیمیاباران و تەرحیلکردن و تعلیمکردن و ئەمڕۆ بە ڕێگەیەکی در لە کۆمەڵگەکەی ئێمە خراپ بکەن. ئەوە یەک لەو بابەتە گرنگەکانەدا. بابەتی زۆرە لەناو ئەو نامکە هیچکەلاتانە تێکیش نەسەری کراوە کە یەک لەو بابەتە گرنگەکانش لە سوشیال میدیایە و کۆمەڵایەتیەکان کە ئێمە چەند جار ناو کۆنەکان ئاماژەمان پێ کرد و چەند جار ئاگادارکراتەوە کە بەڕاستی وەکو چۆن بڵێن بەکارهێنەرەکانی وشیار بکەنەوە بۆ ئەوە تووش و کێشەکردنی نەبێت بە تایبەتی دستەی یاسای سزا هەیە لەسەر خراپبەکارهێنانی ئەو ئاگێرانە کە زۆر جار هەیە کەسێک بە شێوەیەکی سادە تووش ئەبێ و کێشەکرد دروست دەبێت لەلایەکە. ئێمە بتوانین چۆن ئەو ئاگێرانەوە ئەو دۆڕە بەکاربێنین بۆ سیستەمی خوێندنمان. سیستەمی خوێندن بەڕانکاری گەورەی بەسەر هاتووە بە تایبەتی لە دوای کرۆناوە لە دوای کۆمەڵێک بابەتی گەورە وەداری گەورە لەو جیهانە بەڕانکاری بەسەر هات و کۆمەڵێک بەڕانکاری گەورەی شاکرێت لەوانە مەسەلەی سیستەمی ئۆنلاین خوێندنی ئۆنلاین کە قوتابی لە دوورەوە پەیوەندی هەیە لەگەڵ مامۆستا و لەگەڵ قوتابخانەکەی خۆیەوە و لەگەڵ وزارەتی پەروەردەش بۆ بەبەستە کۆمەڵی سیستەمی باشی دانەوە بۆ چۆن بەکاری بهێنین چۆن بتوانین سوودی لێوەرگرین بۆ ئەوە بتوانین خزمەت بە پرۆسەی خوێندن و خزمەت بە کۆمەڵگەکەمان بکات. من هەر ئەوەندەمە هەیە بۆ کاتەکە زیاتر لەوە زیاتر نەکردین بە خێراتنی هەموو لایەک دەکەین دوای سەرکەوتن بۆ مامۆستا بە ڕێزانە خۆین کە ماوەیەک مەشغوڵ بەبن بە پێشکەشکردنی 100 سیمینار لە بوارەکانی جیاجایە و دوای سەرکەوتنیان بۆ دەخوازی سپاسی زۆر کۆمەڵناسانی هەرێمی کوردستان دەکەم بتوانین ئێمە لە ئایندەیە کاری باشتر و فراوانتر بکەین هەموو کوردستان بێتەوە. ڕۆژەکە ئێستا تەنها 100 قوتابخانە بێتەوە لە سووری بەرەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر. بەرنامەیەکمان سۆرانمان هەیە بەرنامەی تریش دوو وەکو سلێمانی و ڕۆژانەکانی تریش هەیە دووبارە بەخێر بێت دوای سەرکەوتن بۆ هەموو لایەک. قوتابیانی خۆشەویست ئەوڕۆ 12/11 لە سەپاسپاردەی جەنابی وەزیری پەروەردە بە نوێنەرایەتی بەڕێزیان ئامادە بووین لە چالاکێکی هەرەگرنگ لە چالاکێکی گرنگ کە یەکێتی مامۆستایانی کوردستان بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ کۆمەڵی کۆمەڵناسان و دەرووناسانی کوردستان پێی هەردەستێت. ئەویش ئەنجامدانی 100 سیمینارە لە 100 قوتابخانە نازانم دەگاتە پشتەوە؟ زۆر باش. ئەو ئەنجامدانی 100 سیمینارە لە 100 قوتابخانە شتێکی لەوانەیە ئاسان نەبی بەس ڕوحەک و نیەتەک و پاکشتیشی باشی لە پشتە لۆی بتوانین نەوەیەکی زیندوو دروست بکەین نەوەیەکی زیندوو وەکو شار لە قوتابخانەکان بینە ئاراوە ئەویشتەوە هەمیشە قوتابخانەکان دام و دەستگایەکی پەروەردەیی بوونە زاریدەن دام و دەستگایەکی کۆمەڵایەتیشن هاوشان لەگەڵ دام و دەستگای پەروەردەیی کۆمەڵایەتی کۆمەلگە چاوەڕێی زۆرشت لە قوتابخانەکان دەکات. ئەو چاوەڕێکردنەوە لە قوتابخانەکان تەنها فێرکردن و فێربوون و پەروەردەکردن لەسەر بابەتەکانی پرۆگرامەکان نییە بەڵکو لەسەر ڕاهێنانی کتابی و فێربوونی کتابی و پەروەردە
جۆرەکردن و بنیادنان و نوتربەکردنی قوتابی چەکەرەکردنی بە کۆمەڵێ بابەتی کارامەییەکان و بەهاپەروەردەی کۆمەلایەتەکانە ئەویش ئەو مەجموعە بابەتە هەرە هەستیار و کاریگەر و هەنووکەیەکانی ئێستای ئەوڕۆ هەرێمی کوردستان و زۆربەی زۆری وڵاتانی دەوڵەتوش و جیهانیش پێی دەگوزارێ ئەویش ئەو بابەتانێکەوە مادە هۆشبەرەکان کە مادەیەشی ترسناکە کە مادەیەکە زەرور و زیانێکی یەکجار زۆر لە پاشخۆی بەجێدێری لەسەر تاک لەسەر کۆمەلگەشت بەگشتی لە بوارەکانی تەندروستی بەدەرەجەیەک لە کۆمەلایەتی شیرازەی خێزان و تاک و کۆمەلگا لێک نەدەوەشێتەوە و هەروەها لەگەر زەرور و زیانی ئابووریش ئەمن ناسمە سەر وردەکاریەکانەوە بۆ خوشک و برایانی بەڕێز مامۆستایانی پەیوەندیدار و پسپۆر بەجێدێرن و جگە لە بابەتەکانی تریش وەکو هەڵە بەکارهێنانی سۆشیال میدیا ئەویش کە ئێستا بۆتە بابەتێکی هەستیار بابەتێکی کوشندە دەبی بزانین چۆن بەکاری بێنین و چەسپاندن و چەکەرەکردنی هەستی نەتەوایەتی و نیشتیمان پەروەری لەناو تاچی کورد کەوا بۆ ئەو ڕۆی هەرێمی کوردستان ئێمە زۆر پێویستمان پێیەتی باسی لەبەرەوەی هەرێمی کوردستان لە مێژە و ئێستاش بە کۆمەڵێک قۆناغی هەستیاردا گوزەر دەکات گرنگە ئەو گەنجە جوانانە کارنەوەی دواڕۆژن کە ئەمەش هەمومان وەچی بۆ دنیا و پێرە قوتابی بووین ئێستا لە کایەکانی دەوڵەت لە کایەکانی حکوومەت سوود بە کۆمەلگا دەبینین و دنیاشم ئێوە سوود و قازانستان زیاتر دەبینێ ئێمە لەبەر ئەوەی ئەو دەرفەت و هەلومەرجانەی کە لە پێش ئێوێ باشترە و ئێوەش لەمە بەتواناتر دەردەکەوە لەوە دنیای وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە سۆنگەی بەرپرسیارەتی بەو بابەتە هەستیارانە چ لە پرۆگرامەکان گرنگی زۆر بە مادە هۆشبەرەکانداوە لەوانەیە مامۆستایان زیاتر لە ئێمە شارەزانن چ لە بابەتە زانستەکانی پۆلینۆ و بابەتی زیندەوەرزانی کۆناغی دوازدە کەوا مەترسی و زیانی لێکەوتەکانی مادەی هۆشبەرە لەسەر کۆداری دەماری بابەتەکانی کرد هەروەها وابزانن لە کارامەییەکان و بەهاپەروەردەیەکانی کۆناغەکانی دوونەمەتی بەتایبەتی هەفت و هەشتونۆ زۆر بەوردی زەخمی لەسەر کردوتەوە و جودا لەوەش وەزارەتی پەروەردە نامێکەیەکی دەرکردووە ئەو نامێکیە دەبێتە بەرچاوبوونیەکی باش هاوکار و پاکشتکە بۆ مامۆستا بۆی بتوانی زیاتر ڕێیەکە بۆ قوتابی ڕۆشن بکاتەوە ئەمن نامێ درێژە بە بابەتەکە بدەم و کاتان زیاتر لێ بگرم ئەو ماوە دەرفەتەن و مامۆستایانی پسپۆر بەجێدێنن بەڵام هەموومان دەزانین و دەمانێت زیاتریش زەخمی لێ بکەینەوە قوتابخانە تەنها شوێنی فێرکردن نییە قوتابخانە پێشەوەی فێرکردنی شوێنی پەروەردەکردنە ئەو هەرکەش بە لەیەک دەبێتە سەرشانی بەڕێوەبەر و دەستەی کارژەوی مامۆستایانی بەڕێز سەرپەرشتیارە بەڕێزەکان ڕێنماییکار و توێژەرەکانی پەروەردەیی و لەگەڵ پرۆگرامەکانیش جودا لەوەی هەر مامۆستای بیرکاریە مامۆستای بابەتێکی تری زانستیان وێژەیە بەڵام دەکرێت ڕۆژانە هەفتانە بەڕێوەبەر دەستەی کارژەوی ڕێنماییکار 5 دقیقە خام بکاتن لۆ ئەوەی ئەو بابەتانێکەوە کۆمەلگە پێویستیتی و ئەوەی کەوا ویژداری مەداوامان لێ دەکاتن لۆی کوڕ و کسانی خۆمان پەرەی پێ بدەین تاکەکی زیندوو دنیا دەبێت ئەویش ئەوەیە چۆن هەڵس و کەوت بکات ڕەفتار و ئافکار و گفتاری چۆن بی چۆن لە داهاتوودا دڵنیا بین کە ئەمە شاخێکمان دەڕێنێ زارێک دەوسەد جارم سوپاسان دەکەم ومێری سەرکەوتوتان دەخوازم زارێکێک دەستخۆشی لە یەکێکی مامۆستایان و کۆمەڵێک کۆمەڵناسانی کوردستان هیوادارم بەرنامە و پرۆژەی کەشی بەدوادا بێ بە هیوای سوود بەخش بوونکە دەزانین ئێمە قۆناغی ئێستا بەشێکی کردی پەروەردە لە کوردستان بە قۆناغی بایکۆتەوە فعالیتەکانی پەروەردە بەشێکیان ڕاستنیان ناڕاست واقعەکە ئێستا لە قۆناغی باڵێن بایکۆت و دەوامەکردن بەڵام ڕێنماییکارانی ئێمە سەرەڕای تەکتە وەزیفەکانی خۆیان ناوەندەکانی خوێندنی کە ئاراستەکردن و بنیادنانی کەسایەتی کار و چارەسەرکردنی کێشەوەگرفتە دەروی کۆڵای پەروەردەکانیانن بۆ بەخشانەوەی ڕاوانە دیسانەوە ئەویاندا یارمەتی بەشێکی دیکە قوتابخانانە بدەن کە ڕێنماییکاری پەروەردە لێدانێن وەزگە دۆنای دەستگرێرا بۆ پەیامەکەشی ڕاستە بۆ مامۆستاوەکەوە ڕاوێژکاری و کەواتیرێکی زۆر بەتوانای بە ئەزموونی ناو وەزارەتی پەروەردەیە ئەوەیە کە ئێمە نزیکەی 7,000 قوتابخانەمان هەیە تەنها 1,400 ڕێنماییکاری پەروەردەیمان هەیە وەزگە لەو 36,000 وانەوێژ و گرێبەستەی کە لەناو وەزارەتی پەروەردە بۆ فێرکردن تەرخان کراوە نزیکەی 1,000 کەسی پێی و ڕێنماییکاریشدان لە ناوەندەکانی کەوتن هەم ڕاستەوەتۆ لە ڕێی ڕێنماییکاری و ڕێنمایی بەکۆمەڵ لە لەبێر قوتابیان تەواجدیانە بۆ ڕاستەوەتۆ لە بنیادنانی کەسایەتی پەروەردەکردنی کاتێکی سەرکەوت و کاریانە کرد و هەماشەوە لە قۆناغەکانی دیکە و لە پرۆژە سەڵاتەکانی کرد بەکار بکات و ئاینوانی کوردیشی دیکەی زیاتر پێشکەشکەن
ئازە ئەم پرۆژەیە بەردەوامی دەبێتەوە مستعقل ئاماژەی پێدا لە شارۆچکەکانی دیکە لە پەروەردە و ناونەکانی دیکە ئەوەی کە وەزارەتی پەروەردە خۆشحاڵی و کاتۆکە پێش و چاودێری سەرپەرشتی کارەکانی ئەمە کار بەردەوام ببێتەوە مامۆستانی کوردستان بە هاوکاری ڕێزان مامێژێتی و مامۆستانی کوردستان وەک مامۆستا باسی پرسۆنگی هەستکردن و پرسیارەتی وەرگرتنی کاتێکی دەروندروست و کۆمەڵگایەکی کەمتر لە دیارە کۆمەڵایەتی گرفتە دەرونی و پەروەردەیەکان ئێمە بەردەوام دەبین دووبارە زۆر سوپاسی ئەو ڕێنماییکارانە کە سەرڕای هەر کە پەروەردەیەک دەوامی خۆیان سەرڕای ئەو زوو بەدارایە قسەی کە هەمانە هەستیان بە پرسیارەتی زۆر کردو و ئەم پرۆژە ساڵاتی لێبەرەمان زۆر سوپاسی دووبارە تایبەتمەند مامۆستا ڕاستە داینەبوو سەرپەرشتیاری پرۆژەیە بوون هیواداری سوودی نەبێت و کەرتی پەروەردە پێویستی بە هەماهەنگی دەستکاری لەسەر جەمعی هەیە وەزارەتی پەروەردە تەنها بەتەنها ناتوانێت مامۆستاوەشی باسی گەڕانی مامۆستایان لەناو هیوانە خوێندنیکاریان دەتوانن پرۆگرامی خوێندنیکاریکردن سەڕێتەن بەڵام پەروەردە بابەتێکی فراوانتر و ئەمەلایەترە کە تایبەتە بە ئاراستەکردن و بنیادنانی کەسایەتی هۆشیاری دەروندروست و ساڵات وەکیل هیواداری بتوانین ئەو تەلێنانە خەڵکیەوە زۆر سوپاس بگوێرن. ئەمڕۆ پرۆژەیەکی هاوبەشی کۆمەڵی کۆمەڵاسان دەروناسانی کوردستان و یەکێتی مامۆستایانی کوردستان لەژێر چاودێری وەزارەتی پەروەردە افتتاح کرا ڕاکرایەوە ڕاگەندراویشیان پرۆژەی ئەنجامدانی 100 سمینار بوو کە لە کۆمەڵێک بواری جیاواز تایبەت بە بەرەنگاربوونەوە و پێشگیریکردن لە مادە هۆشبەرەکان و هەروەها لەسەر لایەنی دەرونی و خراپەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی و هەموو ئەو دیاردە و حاڵەتانی کە ئێمە ڕێنماییکارانی پەروەردەی ناو ناوەندەکانی خوێن تێبینیەکەین هەوڵدا دیراسە کرا کۆمەڵێک پاکێج لەسەری ئامادەکرا پرۆژەی ئەوە ئەنجام درا کە لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر بە تەنها 100 سمینار لەلایەنی پسپۆڕان و ڕێنماییکارانمانەوە جێبەجێ ئەکرێت و ئەنجام دەدرێت ئێمە هەوڵ دەدەین لە هەمان پرۆژە بگوازینەوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکانی دیکە لە شار و شارۆچکەکانی دیکە ڕەنگە گۆڕانکاری لە تایتل و لە بابەتی سمینارەکان بە پێی شوێنی نیشتەجێبوون و جۆری دیاردە و حاڵەت و گرفتە دەرونی پەروەردەیانەی هەیە گۆڕانکاری بەسەرداوێ بەڵام ئێمە ڕژدین و سوورین لەسەرەوەی کە یارمەتی پرۆسەی پەروەردە وەزارەتی پەروەردە بدەین لەوەی کە بتوانین تاکێکی نەوەیەکی دەروندروست و پەروەردەکارێکی لێهاتوو لە دوجارە و کەسێکی سوودبەخش و بەهرەمەند لە کۆمەلگاکەماندا سەرپێ بخەین ئێمە پێمانوانیت پەروەردە تەنها کاری وەزارەتی پەروەردە بێت ئێمە پێویستە کۆمەڵێک لایەن خۆبەخشانە و هاوکار بین لەم پرۆسەیە ئەمەش وەک دەیبینن ئەمڕۆ لە قوتابخانەی سەروەران یەکەم سمینارمان لەسەر مادەی هۆشبەرەکان بەڕێوە چوو ڕۆژانی دواتر لە سەرجەم لە بەشێکی زۆری قوتابخانەکان ئەم 100 سمینارە پێشکەشەکرێت. ئەمڕۆ یەکێتی مامۆستایانی کوردستان بە هاوکاری لەگەڵ کۆمەڵناس و دەروونناسانی کوردستان هەستان بە هەڵمەتێکی هۆشیاری بریتیە لە 100 سمینار پێشکەش دەکرێت لەلایەنی ڕێنماییکارەوە لە ناوەندەکانی خوێندن لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر کە 7 پەروەردەی بەڕێوەبەرایەتی پەروەردە لە خۆی دەگرێتەوە و 100 ناوەندی خوێندن دیاری کراوە لە نێوان زۆربەی لە قۆناغی ئامادەی و ناوەندیە هەروەها بەڵێن بازنەی دووهەم و بازنەی سێهەمە هەروەها لە قۆناغی سەرەتاییەکانیش دەبێت و ئەو بابەتانیشەکە پەیوەندی کە هەڵبژێراوە پەیوەندی بە بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکانە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان خەمۆکی دڵە ڕاوکێ زەواجی پێشوەختە
ئەو بابەتانە کە بەڕاستی پێویستەکە ئێمە ئیش لەسەری بکەین و هۆشیارێکی باش بکەین لەبرەوە پرۆسەی پەروەردە تەنها فێرکردن نیە، پرۆسەیەکی پەروەردەکردنە. ڕاستە وزارەتی پەروەردە ئیشوکاری خۆی کردووە، بەڵام دەکرێت ئێمە زیاتر ئەو هەڵمەتە ئەو هۆشیاریە بڵاو بکەینەوە و سپاسی بەرەبەراتی گشتی پەروەردەی هەولێر وزارەتی پەروەردەکەین کە ڕێگەیدا بکردنەوەی ئەو سیمینارە ناوەندەکانی خوێندن و پرۆژە هەیە لە ئایندا لە بەرەبەراتی گشتی سۆران و زاخۆ و دوهۆک و تەنانەت لە ئەو نەو شوێنانەیە کە ئەمڕۆ بایکۆت کراوە کە خوێندن دەستی پێ بکاتەوە لەو شوێنانێشە ئەو هەڵمەتە ڕاگەاند بکەین. ئێمە گرنمایکارانی پەروەردەی سەبارەت بە درکردن بە کێشە هەنووکەیەکانی گەنجان بەڕاستی هەڵمەتە چی وشیاریمان ڕاگەیاندێ لە بواری 100 سیمینار لە قوتابخانەکان کۆمەڵک بابەتمان لە خۆگرتیا وەک بابەتی مادەی هۆشبەر، خەمۆچی، خراپبەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دڵەڕاوچێ کۆمەڵک بابەتی کە دەکرێت لە ئەسنای سیمینارەکانمان باسی بکەین هەوڵ دەدەین گەنجان وشیار بکەینەوە داکو بابەکان وشیار بکەینەوە لەو بابەتە هەنووکەیانەی کە ئێستا گەنج پێیوە سەرقاڵە بوونەتە کێشە هەم لەو گەنجەکان و هەم لەو کۆمەڵگە. بەڕاستی گرنگی دانی ئێوە بۆ ئەو زۆرە ساڵاکیانە ئەوە دەردەخات کە ئێوەی بەڕێز خەمخۆرن بۆ بواری پەروەردە. تەمان ئەمنۆکو سەرپەرشتیاری ڕێنماییکاران تەماشا دەکەین لە قوتابخانەکان وەکو پێویستێکی حتمی وەکو ئالانگاری و تەحەدیەک کە کاتێک قوتابخانەکان هەسەنگاندنیان لەبەوە دەکەین تەماشا دەکەین نەبوونی ڕێنماییکار یەکێکە لەو هۆکارانەی کە بۆتە هۆی تەشانەکردنی زیاتری ئەو کێشا و گرفتانەی کە ئێستا کە لە قوتابخانەکان هەیە بە تایبەتی ئەوانەی کە ئێستا ئێمە گرنگی پێ دەین خەلەقی و خەمۆچی و هەروەها ئاڵودەبوون مادە هۆشبەرەکانە و نەبوونی هەستی نەتەوایەتی و بەکارهێنانی خراپی ئەمریکانی تەکنۆلۆژیایە بەتایبەتی سۆشیال میدیا. بۆیە ئێمە لەو ڕوانگەیەوە یان لەو سۆنگەیەوە خەمخۆرانە و خۆبەخشانە هەڵساینە بە ئەنجامدانی هەڵدەسین بە ئەنجامدانی 100 سیمینار قوتابخانە وەکو هەنگاوی یەکەم لە هەنگاوەکانی تریش هیوادارین بتوانین کە بوار بڕەخسەیەکە هەول لە بۆ هەموو کوردستان ئەو پرۆژەیە ئەنجام بدەین. کەسانی دێشماندوو بابەتێکم هەیە لەسەر دڵاوەکەی شەوانە سیمینارێکی تر پێشکەشێکەکەین خەڵکانێکیان لۆلێکی زۆریان لەسەر خوێندانەوە ئیشێکی زۆر ئەبێتەوەی ماڕبوونی مێشکە پێویستی لە ئیسلاحاتە هەندێکیان خراپ بەکارهێنن مادەی هۆشبەر ئالودەکردن. ئاستی گوڵمان باس کرد لە تقریباً 21 خاڵا ئێستا ئاستی ناوەند باسەکەین لەسەر ئاستی خێزان حتا خێزان تۆفەتر بێت تاقەکانی کەمتر تووشی مادەی هۆشبەر بۆ بەعەکسیشەوە هەر ڕاستە حتا وەکو تەواو زۆرتر لە کۆمەڵگە مادەی هۆشبەر زیاتر پار داتایەکە وەردێت لە مەحکەمە 1 سەعات و نیم جارێک لە کوردستان 2 تەواو 1 سەعات و نیم لە کوردستان 2 تەواو ڕوودا لە عێراق 1 سەعات 10 تەواو ڕوودا نزیکەی 11,000 و 12,000 دقیق بینەوە لە کوردستانە فقط بەس لە پار ڕوودا باشە ئەمە با نیوەیان ناڵێت ئەم لەناوە دواتر گەورە لە سەرکردانی گەورەیە ئەزموونی یەکێک لە ئەنجامانی ماڵەوە براگەورەکەیەکی باوکێکی ئیلاخێتی بۆ کارەوە ئالودەبوون تا قەرباڵخی بەبوونی چاودێر لەسەر ئەندامە یەک بەیەکی ئێمە ئەبێت خێزان چاودێری دەبێت سەر تووتیشی باوک بەسەر بناوە دیسان بۆ کارە نزمی ئاستی ڕۆشنبیری دایکڵاو هۆکارە ئەگاتە 20 ساڵ 22 ساڵ یاڵە زەواج بەڵام خۆی یارە خۆی نەنازێت نازانێت خۆی کێیە ئەی چۆن مناڵەتوانێت پەروەردە بکات و تا بزانێت ناوەکەی وایە ناوەکەی تا بزانێت خۆی کێیە سوالکردن و کارکردنی منداڵ دیسان هۆکارە لەشپڕۆشتی دانانی ئەخلاقی لەناو خێزان هۆکارە نەبوونی سۆز و خۆشەویستی بۆ منداڵ هۆکارە بەڕێزان مرۆڤ چەندین جۆر خۆراکی پێویست بەس ئەوە نەیە تۆپۆرەیەوە بەنج و فاسۆیان
پێویستە وای ئاینی خۆشەویستیمان پێویستە خۆشەویستی بەسەر بۆوە تێمەگەن تۆ وەک مناڵێک وەک کتابیە وەک هاونیشتمانیە وەک ئامۆزایە پێویستی بە خۆشەویستی وادە خۆشەویستیش درێت